لە 16 سێ 1970 شاری هەڵەبجە بەچەکی کیمیایی لەلایەن ڕێمی بەعسەوە بردومان کرا. لە ئەنجامی ئەم کارەساتە 5,000 شەهید و 10,000 بریندار هەبوو. وەک سمبولێکیش بۆ هەڵەبجە بڕیاری دروستکردنی مۆنەمنتی هەڵەبجە درا. لە 15 نۆی 2003 کرایەوە و چەندین بەڵگە و زانیاری وێنەی لەسەر کیمیابارانەکەی هەڵەبجە تێدا بوو. بەڵام لە 16 سێ 2006 لە 18مین ساڵیادی بردومانەکە لە خۆپیشاندانێکی خەڵکی شارەکەدا کە بۆ داواکردنی خزمەتگوزاری و پێداویستیەکانیان بوو سووتێنرا. ئەمەژ یەکێکە لەو سەیارانەی کە لە کاتی کیمیابارانەکەدا خەڵکێکی زۆری تێدا بۆ کەویستویانە شار بەجێ بهێڵن و تووشی هیچ کارەساتێک نەبن، بەڵام بەداخەوە هەمویان بوونە قوربانی دەستی ڕژێمە چەپەڵەکەی سەدام حوسێین. یەکێک لە هۆکارەکانی گەیاندنی وێنەی هەڵەبجە و ناساندنی ئەم کارەساتە دڵتەزێنە بە هەموو جیهان وێنەگرێکی ئێرانی بوو کە وێنەی عومەری خاوەر و کۆرپەکەی و چەندەها وێنەی دڵتەزێنی گرتبوو لە کاتی کارەساتەکەدا. وەک وەفایەک بۆی پێکەرساز هاوەرە عەلی مەردان لە ساڵی 2014 پەیکەرێکی بۆ دروست کردو لە مۆنەمنتی هەڵەبجە دانرا. بەشێکی تری مۆنەمنتەکە تەرخان کراوە بۆ ئەو ئامێرە جەنگیانەی کە بوونە هۆی وێرانکردنی شارەکە. عومەری خاوەر و کۆرپەکەیەکێکی تر بوون لە شەهیدەکانی دەستی ڕژێمی بەعەز کە لە دوای حەوت کچ خۆی گەورە کوڕێکی پێدەبەخشێت و لە کیمیابارانەکەدا شەهید دەکرێن. یەکێک لە دیمەنە جوانەکانی مۆنەمنتەکە ئەم دیمەنەیە کە لە کاتی چوونە ژوورەوەیدا بەرچاوت دەکەوێت کە ئەم وتە جوانەیە و بە پێنج زمان لەسەری نووسراوە لە بیری ناکەین. لە کاتی چوونە ژوورەوەی مۆنەمنتەکەدا یەکێک لە شیعرەکانی شێرکۆبێکەست بەرچاو دەکەوێت کە باز لە ئازار و مێنەتیەکانی شارە جوانەکانی کوردستان دەکات. جگەلەوەی مۆنەمنتی هەڵەبجە وێنە و بەڵگەی کارەساتی 16 سێدەدایە، وێنەی کۆنی هەڵەبجە و کەسایەتیە ناودارەکانی هەڵەبجەشی تێدایە. بەشێکی تر لە دیمەنەکانی مۆنەمنتەکە دروستکردنەوەی وێنە و بەشە کاریگەریەکانی کیمیابارانەکە بوو کە وەک ئەوەی لە پێشچاو دڕووبدا دروستکراونەتەوە. وەک ڕێزێک بەشێکی تری مۆنەمنتەکە تەرخان کراوە بۆ ئەو 5,000 کەسەی کە لە کیمیابارانەکەدا شەهید کران کە ناوی هەر 5,000 شەهیدەکان نووسراوەتەوە. ئەمەش هەندێک لەو وێنانەی کە لە کاتی کیمیابارانەکەدا گیراون. کەناڵی BK4 کورد لە هەر کوێ بێ کەناڵی BK4 لەوەیە. کەناڵی BK4